و سڵاو بێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. دووبارە بە لێکدانەوە و هەڵوێستێکی تر لەم ڕۆژی پێنجشەممەدا هاتوومەتەوە خزمەتتان. سەرەتا بەرنامەکەمان بە بابەتێک دەست پێکەین لەژێر ناوی تاوانکاری نەوجەوانان کۆماری ئیسلامیە. ئەمانێ باسێک لەسەرم بابەتە بکەین، لێکدانەوەیەک بکەین و هەڵوێستێک. زیندانەکانی کۆماری ئیسلامی پڕن لە نەوجەوانانێک کە بە جۆرێک لە جۆرەکان تووشی تاوان بوون. سەرەڕای ئەوەی کە هەم زیندان و هەم کانون و ئەو ناوەندانەی کە بۆ منداڵانی تاوانبار ڕێکخراون خۆیان ناوەندی خراپبارهێنان و خوڵقێنەری زەمینەی تاوانکارین، پرسیار ئەوەیە کە بۆچیە بێ ئەو مناڵە داماوانە زیندانی بکرێن؟ ئایا هیچ ڕێگایەکی دیکە بۆ سەر لە نوێ بارهێنانەوەی ئەوان بوونی نییە؟ ئایا لە کۆمەلگایەکی پێشکەوتوودا هەر بەم شێوەیە لەگەڵ ئەو جۆرە منداڵانە هەڵسوکەوت دەکرێت؟ ئایا ئەو ڕژیمە دوای 46 ساڵ دەسەڵات توانیوێتی تەنانەت 1% لە ڕادەی تاوانکاری منداڵان و تازەلاوان کەم کاتەوە؟ و بۆچی لە ماوەی ساڵێکدا ژمارەیان لە 100 واتە دوو هێندە بووە؟ پسپۆڕێکیم بوارە پێمان دەڵێت چوونە سەرەوەی ئەم ئامارە بەم ڕادەیە ئەوەمان پێ دەڵێ کە لەلایەکەوە ئازارە کۆمەڵایەتیەکان لە کۆمەلگادا هەر بەم خێراییە زیادیان کردووە و لەلایەکی دیکەشەوە ناوەندەکانی ئیسلاح و پەروەرژ نەیانتوانیوە ئەرکەکانی خۆیان لەم بابەتەوە جێبەجێ بکەن. هەرچەند ناوبراو بە دروستی ئاماژەی بە هۆکاری ڕواڵەتی چوونە سەرەوەی ڕێژەی منداڵانی تاوانکار دەکات، بەڵام خۆی لە وەبیرهێنانەوەی هۆکاری بنەڕەتی و ڕیشەی ئەم ئازارە کۆمەڵایەتیانە کە نیزامی چینایەتی سەرمایهداری و حکوومەتی مەسەبی پارێزەری ئەو نیزامەیە لا دەدات. ئەو پێمان دەڵێت کە گویا یەکێک لە کەم و کوڕیە سەرەکیەکان ئەوەیە کە ئەو ناوەندانە بە پێی ئاینامەی بەڕێوەبرنی زیندانەکان بەڕێوە ناچن. بە پێشەوانەی بۆچوونەکەی ئاغای ئەقلیمیە ڕادەی تاوانکاری منداڵان و تازەلاوان نەک بەهۆیەوەی کە ئەم ناوەندانە ئەرکەکانی خۆیان بە باشی بەڕێوە نەبردووە، بەڵکو هۆکاری سەرەکی کارکردی سیستمەکەیە کە بناغەکەی لەسەر شەوساندنەوەی ئینسان دانراوە وە کۆمەڵێک دز و تاڵانچی و گەندەڵ بەڕێوەی دەبن. لە ڕاستیدا ئاماری ڕاستەقینە لەوە زیاترەوە، بە تایبەتیش ئەو ئامارانەی کە لەلایەن دەوڵەتەوە هێن توێژەکانی خوارەوەی کۆمەلگا ناگرێتە بەر و ئەوانە شاراوەیە. ئەم ئازارە کۆمەڵایەتیە گەلێک لایەنی نادیار و شاراوەی هەیە. ئایا مناڵێکی برسی کە بۆ نمونە ساڵێک لەمە بەردەستی کردوتە گیرفانی کەسێکەوە یان کیفێکی ڕفاندووە و تا ئێستاش لە زینداندایە دوای ئەوەی لە زیندان ئازاد بوو ئیتر برسی نییە؟ ئایا مناڵێک کە کەوتۆتە دوای مافیای مەوادی مخدر کاتێک کە دەگەڕێتەوە ناو کۆمەلگا ئایتر ئەو مافیایان نەماوە وەویش گرفتاریان نابێتەوە؟ ئایا منداڵێک کە لە ئاکامی هەڵوەشانەوەی بنەماڵەکەی دەربەدەر و سەرگەردان بووە و تووشی کارێکی خلاف هاتووە دوای ئەوەی کە ماوەی زیندانەکەی تێپەڕ کرد و گەڕایەوە ناو کۆمەلگا، ئایا هیچ ناوەندێک هەیە دەرگای بۆ بکاتەوە پەنای بدات؟ ئایا کچێکی لاو کە لە ماڵەوە ڕای کردووە و بۆ ئەوەی بژی لەشی خۆی هەڕاز دەکات و بە فەرز لە ناوەندی ئیسلاح و پەروەرشدا ئیسلاح بوو بێت، ئایا لە کۆمەلگادا وەردەگیرێتەوە و جێگا شوێنی شیاوی خۆی بەدەست دێنێتەوە کاری بۆ پەیدا بێ؟ ئایا ئەو منداڵانەی کە ئێستا لەو کانونانەدا ئەسیرن و نە بنەماڵەکەیان نە بنەماڵەیەکیان هەیە و نە سەرپەنایەک و شوێنێکی ئاسوودە لە هیچ خزمەتگوزاریەک دوای ڕزگاربوونیان لە زیندان بەهرەمەند دەبن؟ چ زەمانەتێک هەیە بۆەوەی ئەو جۆرە منداڵانە سەر لە نوێ تووشی تاوانکاری نەبنەوە و سەر لە نوێ هەر بۆ ڕێگادا نەڕوەنەوە کە پێشتر پیاچوو بوون و سەریان لەم کانونگەلە دەرهێنا بوو؟ خولانەوە بە دەوری ئەم بازنە داخراوەدا کەی کۆتایی پێدێت؟
سهيب وشهني تقبلوا بهوان أملانو أولانتكم بشكولا دس أملانتك يم ومن يخسي ريتهنيم هوالي شيخانتك يم ومن يخسي ريتهنيم ووي هوالي شيخانتك. ئایا چوونە سەرەوەی ڕێژەی قوربانیانی ئەم جۆرە ئازارە کۆمەڵایەتیانە لە وڵاتی بەڵا لێدراوی ئێران ئەو ڕاستیە دەرناخات کە ئەم ڕژیمە لە چارەسەرکردنی ئەم گیر و گرفتانە و چارەسەرکردنی هەر کێشەیەکی کۆمەڵایەتی دیکەدا بێتوانایە؟ ئەو ڕژیمە نەدەتوانێت و لەوە گرنگتر نەدەیهەوێ ئەم گیر و گرفتە کۆمەڵایەتیانە چارەسەر بکات. ڕێگاچارەی ڕاستەقینەی خەڵک لە ڕزگاربوون لە دەسەڵاتی ئەو ڕژیمە و لە دامەزراندنی نەزمێکی نوێدایە وەها نەزمێک کە تیایدا ویست و ئیرادەی جەماوەری خەڵک بڕیار دەربێت. پێشەوەی هەنگاو بنێتە کۆڵاونی ئێمە ئاوسوودەیی، پێشەوەی لەبەر ماڵمانەوە تێپەڕێت سکوناوی، زوڵم شەقام مانی تەنی بوو، زوڵم تەمەن ماون و ژیاون مانی تەنی بوو. ئەی متماونە پێکراوە کاونی غەدر، ئەی شەقامە پان و پۆڕەکاونی زوڵم، کێ شارەواونی ئێوە بوو؟ کێ ئەم دیواوری برسیەتی هەڵچنی؟ کێ دەستی منی خستە سەر فڵچەی بۆ یاوخ؟ کێ دەنگی منی خستە سەر ڕێزە ناون وەزنی دەقیق؟ دزە کاونی تەمەن، دزە کاونی حەز و خۆزگە، قوتابیە کاونی مردن، پاورێزەرە کاونی پارە، هەرە پێدەرە کاونی برسیەتی، شەوقی ژیانتان لەکوێ شاوتووەتەوە؟ باوچرا سووری شەقامەکان زۆرتر بن، با ڕۆیشتنتان هێواوشتر بێ. ئامزگاور، ئێمە قوتابیاونی پۆلی یەکەمی برسیەتین. ئامزگاور، ئێمە ئەتوانین هەموو حەزە کوژراوەکاونی خۆمان بژمێرین. بەڵێ ئامزگاور، ئێمە ئەتوانین سفرەکەی خۆمان ئەناوزە بگرین. ئێمە ئەتوانین بەرزی ئاپارتمانەکان، سورعەتی ماشینەکان، ڕەنگی جلەکانی ئێوە بە حافزەمان بسپێرین. بەڵێ ئامزگاور، ئێمە هەر لێرە دەنوین لە پەناوی برسیەتی. ئێمە هەر لێرە دەنوین لە باوەشی غەدر. ئێمە نوێنەری عەداڵەتین، کێمان ناسێتەوە؟ ئەی شەقامەکان، تکایە نەختێک درێژتر بن. ئەی پێڵاوەکان، تکایە نەختێک زۆرتر. کێ کلیلی بۆ ناندانا؟ کێ ئۆقرەکاونی تاراو کرد؟ کێ بەفری لێکردینە دوژمن؟ کێ ناخۆشیەکاونی لێ هاونداین؟ ڕەنجەکاونی خستە مشتمان، ئاساویشی لێگراون کردین. ئاساویشی لێگراون کردین. بەڵێ بینەرانی خۆشەویست، دوبارە بە خێرهاتنەوە ئەچینە سەر بابەتێکی تر باسێک بکەین لە کەش و هەوا کە بابەتێکی گرینگە لە دنیای ئەمڕۆدا، چ لە وڵاتان چ وەک ئەوەش کە بەڕاستی کەش و هەوا بابەتێکە کە هیچ سنووربەندی و زمان و کولتورێک ناناسێت و هەوایەک کە هەڵە مژرێ و سروشتێک کە هەیە بۆ هەمووانە و بە یەک ڕادە لە هەر شوێنێکی جیهان کەش و هەوا تووشی قەیرانێک بووبێ، تووشی کێشە و گرفتێک ببێ، ڕاستەوخۆ پەیوەندی بە هەموو لایەکمانەوە هەیە. مان هەیە باسێک بکەین لە گەندەڵی و پیسبوونی هەوا. هەر بە چەند وەخت جارێک ئەیبیستین کە بەهۆی چوونە سەرەوەی ڕادەی پیسبوونی هەوای تاران و چەند شاری گەورەی ئێران تعلیق دەکرێت، ڕایگیرێ و تەعتیل دەکرێت.
ئەوەندەی کە خەڵک بەهۆی پیسبوونی هەوا تووشی نەخۆشی سەخت دەبن و گیانیان لەدەست دەدەن گەلێک زیاترە لە خەسارەتی گیانی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق. پیسبوونی هەوای تاران و شارە گەورەکانی ئێران نەک هەر سەڵامەتی ئینسانەکان دەخاتە مەترسیەوە، لە هەمان کاتدا دەبێتە هۆکاری وەها زەرەر و زیانێکی ئابووری گەورە کە گەلێک زۆرترە لە هەزینەی ئەم کارانەی کە بۆ پێشگرتن بە پیسبوونی هەوا پێویستە. ئایا بەڕاستی پیسبوونێکی تا ئەو ڕادەیە پڕمەترسی کە بگاتە ئەوەی کە تەنیا لە یەک مانگدا 3600 قوربانی لێ بکەوێتەوە و ڕادەی هیوا بە ژیانی ئینسانەکان 5 ساڵ کەم کاتەوە هیچ ڕێگا چارەیەکی نییە؟ ئایا بەم هەموو پێشکەوتوویەی تەکنۆلۆژی لە جیهان ناکرێ ڕادەی پیسبوونی هەوا بگاتە ئاستێک کە دەوڵەت ناچار نەبێت هەموو جارێک ئاژیری خەتەر لێ بدات و مەدرسە و ئیدارەکان دابخات؟ سەرجەم ئامار و زانیاریەکان و نەزەری پسپۆڕان لە پەیوەند لەگەڵ پیسبوونی هەوا و ئاکامەکانی بۆ سەلامەت و لەشساغی کۆمەلگا ئەوەمان پێ دەڵێت کە ئەم ڕژیمە نەک هەر نەیتوانیوە لە ڕادەی پیسبوونی هەوا کەم کاتەوە، بەڵکو سەرمایەیەکی زۆریشی لە گیرفانی خەڵکی ئەو وڵاتە لە پێناوی گەڵاڵەی بێکەڵکدا بۆ ئەو مەبەستە کە بە حساب پێشی پێ بگرێ بەباداوە. ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ کات ئەرکەکانی خۆی سەبارەت بە پاراستنی ژینگە و کەمکردنەوەی ڕادەی پیسبوونی هەوای شارە گەورەکانی ئێران بەڕێوە بردووە و تا ئێستا گرنگترین ڕێگاچارەیەک کە نیشانی داوە هەر بەتەنها پێکێنانی گیر و گرفت بۆ هاتوچۆی خەڵکو و تعلیقکردنی ئیدارە و داخستنی مەدرسەکان بووە. لە سەدا 90 سەرچاوی پیسبوونی هەوای تاران لە ئاکامی کەرەسەی هاتوچۆی کۆن و مەصرفی بنزینی خراپە کە لە ناوخۆی وڵات بەرهەم دێت. مەصرفی بنزینی ماشێنی کۆن 3 ئەوەندەی ماشێنی تازەیە و ڕادەی پیسکەریان بۆ کەش و هەوا بە چەند قاتیش زیاترە. زۆرێک لەو ماشینانەی کە لە ناوەوەی وڵات بەرهەم دێن لەگەڵ ئەوەشدا کە نوێن ستانداری پێویستیان نییە و بەکردەوە وەکو ماشێنە کۆنەکانی تروان. لە حاڵێکدا کە شەقامەکانی تاران زەرفەتی زیاتر لە 2 ملیۆن ماشێنیان نییە، نزیکەی 4 ملیۆن ماشێن لەو شارەدا خەریکی هاتوچۆن. ئایا ئەگەر گەندەڵی ئیداری و دارایی سەرجەمی سیستمی حکوومەتی لەم وڵاتەدا نەگرتوایە بەر وەها هەلومەرجێکی پڕمەترسیە خوڵقا کە دەوڵەت ناچار بێت هەموو کاروباری وڵات بەهۆی پیسبوونی هەوا تعتیل بکە؟ پرسیارەوەیە بۆچی دەبێت پیسبوونی هەوا بگاتە ڕادەیەک کە ئەم هەمووە زەرەر و زیانی گیانی و داراییشی لێ بکەوێتەوە؟ ئاشکرا وەها هەلومەرجێک لە وڵاتێک ڕوودەدات کە ژمارێک دز و تاڵانچی لە ڕێگەی بۆرۆکراسیەکی گەندەڵی ئیداریەوە دەسەڵاتی خۆیان بە زۆر بەسەر خەڵکی وڵاتەدا سەپاندووە. لەوەها سیستمێکدا ئەگەریش گەڵاڵەیەک بۆ چارەسەرکردنی کێشەیەک بێتەکایەوە نەکەر بە سەرکەوتن ناگات، بەڵکو بەردەوام دەبێت چاوەڕوانی ڕاگەیاندنی شکستەکەی بین. بەپێی زانیاری ڕسمی ڕۆژانە هەر ڕۆژ 3000 کەس لە شاری تاران کاریان دەکەوێتە ئیدارە دەوڵەتیەکانەوە. پسپۆڕانی کاروباری ئیداری لەسەر ئەو باوەڕن کە لە سیستمێکی کارادا دەکرێت بەقەدەر 100,000 کەس لەو ژمارەیە لە خەڵک کە ڕۆژانە ڕوو دەکەنە ئیدارە دەوڵەتیەکان کەم بکرێتەوە. بەم جۆرە نەکەر ژمارەی ئەو کەسانەی کە کاری ئیداریان بۆ دەخڵقێنن کەم دەبێتەوە، بەڵکو ڕۆژانە 100 ملیۆن لیتر بنزینیش بەم هۆکارەوە کەمتر مەصرف دەبێت. ئایا گەندەڵی ئیداری و بەرتیلخۆری و پارتیبازی و کاغەزبازی ڕێگا دەدات کە ئەم سیستمە چاکسازی تیا بکرێت و هەم کاروباری خەڵک بکەوێتە ڕێو هەم هەوای ژینگە پاک و خاوێنتر بێت؟ چین ناوبڕێک ببینین دێمەوە خزمەتان. مەشێوێنە دار و درەخ مەشکێنەوە گەر هەناسەی پاکی دەبێت نەمامی لێ بڕوێنەوە نەمامی لێ بڕوێنەوە جوانی ژینگە مەشێوێنە دار و درەخ مەشکێنەوە گەر هەناسەی پاکی دەبێت نەمامی لێ بڕوێنەوە نەمامی لێ بڕوێنەوە نەمامی لێ بڕوێنەوە نەمامی لێ بڕوێنەوە لەسەر خاک و دەشت و چەمەن ئاگری چی یەکەیتەوە ئەم ئەسمانە
بەڵێ بینەرانی ئازیزی لێکدانەوە و هەڵوێست بابەتێکی تر تاوتوێکن کە سەرچاوەکەی ئەلیف شەفاق
لە ئاوێنەوە وەرگیراوە. ناوی ئەم بابەتەوەیە گەنجانی تورکیا خوازیاری گۆڕانکاری. بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لەم هەموو کێژمەکێشەیە چاوێکیش بخشکێنین بە تورکیادا کەم بابەتە زۆر جێی سەرنجە و هیوادارم بە دڵی ئێوەش بێ. بەم شێوەیە بابەتەکە دەست پێکات بە نوکتەیەک. لە تورکیادا شتێکی پێکەنی ناوی نییە، بەڵکو ڕێگایەکە بۆ بەرەو ڕووبوونەوەی دڵە ڕاوکێ و سەرکوتکردن. هەڵگری بیرێکی قوڵی خەم و پەژارەیە. یەکێک لە نوکتە باوەکانی ئێمە لەم ڕۆژانەدا ئەمەیە. ڕۆژنامە نووسێک لە پشتی شیشی زیندانەوە لە پاسەوانەکەی دەپرسێت ئایا هەندێک کتێبی هەیە بیخوێنێتەوە و پرسیاری دەربارەی ڕۆمانێکی دیاریکراو دەکات. پاسەوانەکە دەڵێت نا، ئێمە و ڕۆمانەمان نییە، بەڵام نووسەرەکەیمان لێ. تورکیا لەمێژە بووە بە یەکێک لە خراپترین زیندانەکانی جیهان بۆ میدیاکارانی پیشەیی، ئاکادیمیست و چالاکوانانی مافی مرۆڤ. بە پێی پێوەرەکانی ئازادی ڕۆژنامەگەری جیهانی پەیام نێرانی بێسنوور لە ساڵی 2023 زاینیدا تورکیا لە ڕیزبەندی 165هەمیندا لە کۆی 180 وڵاتدا. تورکیا یەکێکە لە وڵاتانەی زۆرترین ژمارەی زیندانی کراوی هەیە لە ئەوروپادا. ئەوەی ئێستا زیندانی کراوە ئەکرەم ئیمامۆغڵو، سەرۆکی شارەوانی کاریزماتیک و زۆر خۆشەویستەکەی ئەستانبوڵ. ئیمامۆغڵو سیاسەتمەدارێکی ئاسایی نییە، جەماوەرێکی زۆری هەیە و گەورەترین ڕکابەری ڕەجەب تەیب ئەردوغانی سەرۆکۆماری تورکیایە. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی لە وەچەرخانێکی شۆکەردا و سەرسوڕهێنەردا بڕوانامەی زانکۆی هەڵوەشایەوە و هەر لەو کاتێک کە خەریک بوو کاندیدکردنی بۆ سەرۆکایەتی تورکیا ڕابگەیەندرێت دەستگیر کرا. ئەو ڕۆژەی پارتەکەی واتە پارتی کۆماری خوازی گەل جەهەپە بە فەرمی وە کاندیدی سەرۆکایەتی ناساند ڕەوانەی زیندانی سیلڤری کرا. بە ملیێنان کەس چ لە تورکیا و چ لە سەرانسەری ڕەوەندی تورکی لە بەرامبەر ئەم نادادپەروەریە ئاشکرا و سەرکوتکردنی ئۆپۆزیسیۆنی سیاسیدا تووشی شۆک و تووڕەیی بوون. ناڕەزایەتیەکان لە سەرانسەری وڵاتدا سەریان هەڵدا و لانیکەم لە 55 پارێزگا لە کۆی 81 پارێزگای تورکیا خۆپێشاندان و کۆبوونەوەی بەرفراوان ئەنجام دراون. لەلایەکەوە سەرەڕای هەوڵی حکوومەت بۆ ڕێگریکردن لە خۆپێشاندانەکان ئەوەی کە خۆپێشاندان بە قەبارەیەکی وا بەرفراوان لە وڵاتێکدا ڕوودەدات کە ئازادی میدیایی تێیدا لە ناوچووە و نزیکەی هەموو ئەو کاناڵە تەلەڤیزیۆنیەکان لە ژێر سانسۆرێکی توندان خۆی لە خۆیدا بەڕاستی جێگەی سەرنجە. ماڵپەڕی هیومان ڕایتس وۆچ بڵاوی کردوێتەوە کە کاربەدەستانی حکوومەت سپرای بیبەر و گازی فرمێسکڕێژ و فیشەکی پلاستیکی و لولەی ئاویاندر بە خۆپێشاندەران بەکارهێناوە و ژمارەیەکی زۆریان لێ بریندار کردن. نزیکەی 1900 کەس دەستگیر کران. تەنانەت ڕۆژنامە نووسانیش کە ڕووماڵی ڕووداوەکانیان دەکرد ئەوانیش دەستگیر کران. جەهەپە داوای کردووە بایکۆتی سەرتاسەری کۆمپانیا و میدیاکانی لایەنگری حکوومەت بکرێت و بۆ چەند هەفتەی داهاتووش کۆبوونەوەی زیاتر ئەنجام بدرێت. ئەمە نەوەیەکی نوێیە کە دەیەوێت بە کەرامەت و ئازادی و دیموکراسی بژی. ئەوان گۆڕانکاریان دەبێت. ژنان لەم ناڕەزایەتیانەدا ڕۆڵێکی چارەنووسساز دەگەڕن. لە وتارێکی کاریگەردا دیلێک ئیمامۆغڵۆ هاوسەری ئیمامۆغڵۆ قسەی بۆ خەڵکەکە کرد و تیشکی خستە سەر ئەوەی کە چۆن هەموو کەسێک شتێکی لە خۆی و لەو نادەتپەروەریانەی کە ڕوبەڕووی بووەتەوە لەوەی بەرامبەر ئەکرەم کراوە دەبینێت و دەدۆزێتەوە. ژنانی تورکیا بە هەموو پاشخانەکانەوە دەزانن کە کاتێک وڵاتێک بەرەو دیکتاتۆریەت و خۆسەپێنی دەخلیسکێت یەکەم زیان بەر مافەکانی ژنان دەکەوێت. پارتی داد و گەشەپێدانی ئەردوغان واتە پارتی حزبی عەداڵەت و تەوسعە لە ڕێکەوتنامەی ئەستەمبوڵ کشایەوە کە پەیماننامەیەکی نێودەوڵەتیە و قوربانیانی توندوتیژی خێزانی دەپارێزێت. ئەمەش لە وڵاتێکدا کە ڕێژەی ژنکوژی و توندوتیژی دژی ژنان لە زیادبووندایە. بەڵام ئەوە گەنجانی تورکیان کە لە پێشەنگی ناڕەزایەتیەکان بوون. ئەمە نەوەیەکی نوێیە کە دەیەوێت بە کەرامەت و ئازادی و دیموکراسی بژی. ئەوان گۆڕانکاریان دەبێت هەروەها بە شێوەیەکی درەوشاوە داهێنەرن. ڤیدیۆی خۆپێشاندەرێک کە جلوبەرگی پیکاچۆی لەبەردا بوو لە دەستی پۆلیسی ئاژاوە گێڕان هەڵدێت. لە سەرانسەری جیهاندا بڵاو بووەوە ئەم کلیپە. وێنەیەکی دیکەی سەرنجڕاکێش خۆپێشاندەرێک بوو کە
دەمامکی غازی لەبەردا بوو جلێکی دەروێشی سوڕاوی لەبەردا بوو بە هێواشی و بە ئارامیەوە دەسوڕایەوە کاتێک بەسپرای بیبەر گیرۆدە بوو و کچێک وێنەی کچە خوێندکارێک کە لە بەردەم تانکی پۆلیس دانیشتووە کتێبی گرێبەستی کۆمەڵایەتی ژان ژاک ڕۆسۆی دەخوێندەوە بیری هێنایەوە کە هەموو مرۆڤێک بە ئازادی لەدایک بووە و سەروەری خۆیەتی کەسی دیکە ناتوانێت بە هیچ بیانوەیەک ملکەچی بکات لە وڵاتێکدا کە بەهۆی ناسەقامگیری دارایی و هەڵاوسانی بەربڵاو دابەزینی بەهای دراو بەرزبوونەوەی بێکاری گەنجان و زیادبوونی پاوانخوازی وێران بووە ئەکرەم ئیمامۆغڵو هێمای گۆڕانکاری و هیوا بوو لە ڕێڕەوی بانگەشەی هەڵبژاردنەکانیدا هەمیشە دروشمی سەرنجڕای کێشی بوو یەکێک لەوانە هەموو شتێک جوان دەبێت ئەوە خوێندکارێکی گەنج بوو بە ناوی بێرکەی گێزگین کام دروشمە گەشت بینانەی داهێنا ئێستا ئەویش دەستگیر کراوە هەر کەسێک ئەمڕۆ قسە بکات مەترسی لەسەر هەیە و لەگەڵ ئەوەشدا مەحاڵە قسە نەکات لە کاتێکدا ئەو دیموکراسیە بچووکە کە هەبووە زەوت دەکرێت لە نێو ئەوانەی لەگەڵ ئیمامۆغڵۆ دەستگیرکران ماهیر پۆڵات هەڵگری بڕوانامەی دکتۆرا لە شوێنەوارناسی یەکەی شوێنەوارناسی لە شارەوانی گەورەی ئیستانبوڵی دامەزراند یارمەتی نۆژەنکردنەوەی بینامێژوویەکانیدا و بەرهێنانی لە کاری هونەری لە فەزای گشتی ئازاد و گشتگیر کتێبخانە و ناوەندە هونەریەکان هەروەها لە پاراستنی کولتوری و داهێنانی هونەریدا کرد دەبوو سوپاسی خۆبەخشی بۆ ڕەشنبیری و هونەری بکرایە لە برێوەی زیندانی بکرێت بەڵێ ئەمە هەز دەکەیت وە خاڵی داڕمان وایە ئەوەندە ساڵ بوو تورکیا بەرەو دواوە دەچوو دامەزراوە نۆرمەکانی دموکراسی زیانێکی زۆری بەرکەوتووە بەڵام ئێمە سندوقی دەنگدانمان هەموو ئەنجامدانی هەڵبژاردن گرنگ بوو ڕێژەی بەشداریکردنی دەنگدەران نزیک بوو لە لووتکە لە لێوان وڵاتانی ئەوروپا بەڵام ئێستا سندوقی دەنگدانیش لە مەترسیدایە بەو پێوەی جەماوەری ترین ڕکابەری ڕژیم بە ناڕەوا زیندانی کراوە و لە کۆتاییم بابەتەدا نووسەر دەڵێت تورکیا پێویستی بە دموکراسی هەیە و شایانی ئەوەیە نەک دیکتاتۆریەت و پاوانخوازی نوکتە و دڵتەنگی شان بەشانی یەکتر دەڕۆن ئێمە تەنیا لەبەر ئەوەی بەڕێکەوت چەندین کیلومتر لە وڵاتی خۆمان دوورین زێدی خۆمان هەرگیز لەبیر ناکەین بەڵکو بۆ هەر شوێنێک بچین لەگەڵ خۆماندا دەیبین لە بێدەنگیماندا دەردەکەوێتەوە و دێتە ناو خەمەکانمانەوە بینەرانی خۆشەویست زۆر خۆشحاڵ بووم کە جارێکی تر لە لێکدانەوە و هەڵوێستدا لە خزمەتاندا بووم و تا بەرنمەیەکی تری ئاڵلقەیەکی تری ئەم بەرنامە هەر شاد و کامەران بن و بژین بەسەر بەرزی
بیری